آزادی جیان آزادی شهید آوا چینێتی زەوی ئەشکێنێ پەنجە و دەستە ئازاری خاک ڕائەژێنێ سۆمای چاوە کام دوا ڕۆژ دوورە ئەیبینێ شەهید باڵای بەقەد باڵای کوردستانە دڵی ئازادی و بەیداخی لوتکەی هەڵوێستی ئینسانە ئەمە دەبوانی بەڕێز خانەوادەی شەهیدان خانەوادەی شەهید گوڵستان تارا و هێرۆ بەهادین ڕۆژنامە نووسان و میدیاکاران هاوڕێ و هاوپیشەکانی شەهید گوڵستان تارا و هێرۆ بەهادین بە خێراتنتان دەکەین بۆ مەراسیمی بەڕێکردنەوەی تەرمی شەهید گوڵستان تارا بۆ زێدی خۆی و دۆمەزڵگەی لە شاری باتمانی باکووری کوردستان سەرەتاش پێکەوە خولەکێک بەبێ دەنگی پێکەوە دەوەستین بۆ ڕێزگرتن لە خوێنی سەرجەم شەهیدانی کوردستان و ڕێگەی ئازادی براستی رو خمگینن دلی من دیشه گودیستان هر شکا خوشکا مبوجی حوالی و بو دوستی و بو ریوالی و بو سر یا شوپا حقیقتی یا چاپمنی بوارد بشه گودیستان تنی روزنامه‌نگار بو گودیستان تنی علمایی هبو گودیستان تنی کامرایی هبو گودیستان تنی کنکی هبو و دوستی حوالی هبو ام زانن و نکار وروری اما من دلی و تما جواره ببن جباتمانه را جل هرمه ببن گلیستان یک چوی دبیرم کو حوالی وی خبرکار حوالی وی چاپ روزنامه‌نگار لدن حاضرن آوادانه ریا گلیستان بگیرن دلی وی و کنی زافتر گشت بکن زور زور سپاس کم مالا واوا لهرشکی تروریستی دور لهمو یاسا و رسانه نودولتیکان تیمێکی میدیایی کۆمپانیای چەتر بۆ بەرهەمهێنانی میدیایی لە سنووری شارۆچکەی سەید سادق کرانە ئامانج و لەو هێرشەدا هەردوو ڕۆژنامەنووسی هاوڕێمان گوڵستان تارا و هێرۆ بەهادین شەهید بوون و ڕۆژنامەنووس ڕێبین بەکریش بە سەختی بریندار بوو. ئێمە لە سەرەتای هێرشەکەوە ئەوەمان خستە ڕوو کە ئەو هاوکارانەمان بە مەبەستی ئەنجامدانی کاری میدیایی ڕویان لە سنووری ناوچەی هەورامان کردبوو بەڵام دەوڵەتی تورکی داگیرکرد بە شێوەیەکی دوور لە یاسا و ڕێسان نێوخۆی و نێودەوڵەتیەکان بە فڕۆکەی بێفڕۆکەوان بردومانی ئەو تیمەی ئێمەیان کرد. ئێمە ئەو هێرشە دەخینە چوارچێوەی ئەو تاوانە بەردەوامانەی کە دەوڵەتی تورکی داگیرکرد لە سەرانسەری باشووری کوردستان ئەنجامی دەدات و هاوڵاتیانی مەدەنی دەکاتە ئامانج و شەهید و برینداریان دەکات. جگە لەوەش وەک هەوڵێکی شکست خواردووی دیکەی دەبینین کە ئامانج لێی بێدەنگکردنی ڕاگەیاندنی ئازادە بەرامبەر تاوان و داگیرکارەکانی دەوڵەتی تورک. کاتێک ڕۆڵەی گەلێک بین کە لەگەڵ کۆمەڵکوژی ڕوبەڕوو بێ ناچارین لە واتای شەهیدبوون تێبگەین. ئەمڕۆ لە خاکێکدا کە هەموو ڕۆژێک بست بە بستی بەرەو داگیرکردن دەچێت و کاریگەری ئەم داگیرکاریە لە سات بە ساتی ژیانی ئێمەدا وەک ئەژدیها لەم پارچەیەی خاکی ئێمە ئاڵاوە. هاتنتان و نیشاندانی هاوسۆزی ئەمە کێکە لە بەڕێکردنی ڕێبوارێکی ڕێگەی حەقیقەت، ڕێبوارێکی ڕووناکردنەوەی ڕێگەی ئازادی، هاوسۆزیەکی بەواتایە هەبوونتان. بۆیە سوپاسی ئامادەبوونی ئێوە دەکەین، سوپاسی ڕاگەیاندەکان دەکەین کە لە ساتی شەهیدبوونی گوڵستان تارا و هێرۆ بەهادین هاوسۆزانە لەگەڵ خانەوادەکانیان، لەگەڵ ئێمە، لەگەڵ گوڵستان، لەگەڵ پەیامی ڕاستەقینەی ڕاگەیاندندا بوون. ئێمە ئێستا لە حەزوری تەرمی شەهیدێکین. بەقەدەوەی ئێمە لێرەوە پەیام دەدەین
بوونی گوڵستان لێرە بۆ خۆی پەیامێکە ئێمەی گەل ئەگەر چی لە بەرامبەر ئەنفال و ڕوبەڕووی ئەنفال و هەڵەبجە بووین بۆچی جارێکی دیکە شەهید دەکرێن دەبێت ئەوە بێنینەوە بە چاوی خۆمان کە ئێمە لە پێناوی چیدا لەم خاکە تێکۆشانمان کرد بۆ ئەوەش ئەو ڕاستیە دەردەکەوێت کە ڕێی ئازادی کۆتایی نەهاتووە ڕێیەکی دوور و درێژە ئازادکردنی خاک بەواتای ئازادکردنی کۆمەڵگە نایەت چونکو لە کۆمەڵگەیەکی ئازادا ناکرێت سیخوڕ و خۆفرۆش هەبێت ڕێگە بە داگیرکە نیشان بدات تێکۆشەر ڕاگەیاندکارێکی جەسووری وەکو گوڵستان تارە شەهید بکات لە ڕاستیدا شەهیدکردنی ئەو هاوڕێیانەمان کاریگەری ڕۆڵی ڕۆژنامەوانی بە تایبەتی ڕەنگی ژن دەنگی ژن نیشان دەدات ئەو ڕۆژنامەوانە ئەڵتەرناتیڤەی کە ئامانجی دەرخستنی ڕاستی وە ڕێگە نیشاندانی ئازادیە بە تایبەتی ئەو ڕۆڵەی کە ژنی کورد لە ڕاگەیاندنی ئازاددا دەبینێت بەرامبەر بەو ڕۆڵەی کە بە بەردەوامی لە ڕێگای ڕاگەیاندنی چاواشەوە لە پێگە و کەسایەتی ژن دەدات وەڵامی ئەوەی کە بۆچی گوڵستان و هێرۆ شەهید کران دەتوانێت ناسنامەی ڕۆژنامەوانەتی ئێمە ئاشکرا بکات بە ناوی لە قیسلێمانی سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان و سنتەری میترۆ بەداخوتی لە ئازادی ڕۆژنامەنووسی پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستەی ماڵبات و کەسوکاری شەهید گوڵستانەکەین هەروەها شەهید هێرۆ بەهادی ئەمانەوەی ڕێ بگەێنین بە هەموو لایەکە ئەم مەراسیمەیەکی ئێستا ڕوئەیات لێک بەستنیان پێکەوە بەستنیەکی پارچەکانی کوردستانە توانم بڵێن باتمان و شارە زۆر کەلانکەی شۆڕشەکانی باشووری کوردستانە خوێنی شەهید گوڵستانی تیا ڕێژدار کە خەڵکی باتمانە و زێدی بارپێرانی لە باتمانەوە هاتووە ئێمە جارێکی کە ئەڵێن کە ئەوەی کە ڕوویدا هەنگاوێک بوو کە بەلاڕێیا بکرێت شەهیدکردنی ڕۆژنامەنووسانە بکرێت بە بابەتێکی سیاسیە بە بابەتێکی سەربازی بەڵام ئەوەی کە ئێمە لەگەڵ سەنتەری میترۆ توانیمان بە هەوڵەکانی خۆمان بە پەیوەندیەکانمان لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە ئێستا ئەتوانم بڵێم ئەم تاوانێکی نێودەوڵەتیە سەرمانرا بۆ هەموو دنیا کە شەهید گوڵستان و شەهید هێرۆ دوو کەسی ڕۆژنامەنووس بوون بە دەستی دەوڵەتێک شەهید کراون کە بەدەر لە هەموو ڕکابەری و ململانی و قەیرانە سەربازیەکانە جاری کاڵین ئەو راپۆرتێکە لە واشنگتۆن پۆست لەسەر شەهید گوڵستان و شەهید هێرۆ بڵاوکرایەوە ئەتوانم بڵێم وەرشەرخانێکە لە ڕەوتی کاروانی ڕۆژنامەگەری کوردیا کە بۆ یەکەمین جار ئەتوانم وەکو ناوی بنین وەک تاوانێکی نێودەوڵەتی هیوادارین ئەم کۆستەی کە لە ئێمە کەوتو لە هەموو ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان و پارچەکانێکی کوردستان دوایین پۆست بێت جاری کەش دەڵێن خوێنی شەهید گوڵستان کە لە شارە زووری لاکەی شۆڕشەکانی کوردستانە ڕژا بەهەدەر ناچێت و دڵنیاش بن هەر کەسێک ڕۆژنامەنووسێک لەناوبەرێ بەدەستی ڕۆژنامەنووسان دەوڵەتەکان ژێراوەشو دەبێت ئێوە ئەتوانن شعرمان دەربەدەرکەن گوڵدانەکانی چیرۆکمان ورد و خاشکەن کێ نایزانێ ئێوە ئەتوانن ئازارمان لە پێکەنینی خۆتانە بتوێننەوە بەڵام ئەوەی لە خەونی گورگە بۆرەکەی یەکەمەوە نەهاتە دی و ناژێتە دی ئەوەی هەرگیز پێتان ناکرێ سڕینەوەی ئازادیە لە ڕۆحمانە